بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. تەوەری ئەمجارم تایبەت دەکەم لەگەڵ خانمان با بزانم ئەوان لەگەڵ خوێندنەوەیە چۆنن، ئایا هیچ کتێبێکیان خوێندوێتەوە کەوا ژیانی ئەوانی گۆڕی بێ، یان با بڵێم ئەی خانمان لە پاڵ ئەوەی کە ئەرچی ماڵەوەیان هەیە یاخود بەشێکیان ئەرچی دەرەوەشیان هەیە، خوێندنەوە بۆ ئەوان زەحمەت نییە و ئێمە دەڵێن خوێندنەوە بۆ هەموو تاکێ گرینگە، ئەی بۆ ئافرەتان بۆ خانمان چەندێک گرینگە. ئێوە لەگەڵمانە بن، من سەرنج و تێڕوانی بەشێ لەو ئافرەتانەی کە هاتوون بۆ پێشەنگای کتێب بۆ ئێوەی دەگوازمەوە، لەگەڵمانە بن. گشتی لەگەڵ خوێنەوە تو چوونی؟ وڵا باشمە الحەمدوللا. باشە. ڕۆژانە دەخوێنیەوە، هەفتانەیە چۆنە؟ وڵا ڕۆژانە. ڕۆژانە؟ بەڵێ. ڕۆژانە چەند دەخوێنیەوە؟ وڵی نیو سەعات چارەگەک ئاوە. بۆچی دەخوێنیەوە؟ بۆی فێر ببم، شتی بەست فێر ببم. وەکو؟ وڵات بڵێم چی؟ ئێستا ڕستەکەم لەو برێ یان بە بیرت بی کە لەنێ ئەو کتێبانەی خوێنیتەوە زۆر سوودت لێبینیوە؟ وڵای بیرم نییە لە ئێستادا. تاکیدم شتی زۆر باش بیرمە بەس ئێستا بیرم نییە ئەرەوەڵا شتی زۆر. خوێنەوە بۆ ئافرەتان بەگشتی بۆ خانمان چەندێک گرینگە؟ وڵا زۆر گرینگە. چی پەروەردەکردنیشتانە شانە؟ بەڵێ وایە. ئێستان خۆش بێت. زۆر سپاس. ئەمڕۆ بە دوای سیاگەڕین. وڵی بە تایبەتی کتێبە ئاینیەکان بە زۆری بە دوای ئەوانەدا دەگەڕم. بەس کتێبی ئاین؟ ناوەڵە هەمە جۆر ئەوانی کەش دەکڕم بەڵام بە تایبەتی ئاینی. زۆر باش. بڕای تۆ بۆچی خەڵکی زۆر گرنگی بە کتێبی ئاینی دەدەن؟ لەبەر ئەوی ئێمە موسڵمانین ئەبێ زیاتر گرنگی بەو کتێبانە بدەین بۆ شتی زیاتر و بە سوود فێربووین لە پێغەمبەران و هاوڵان. خوێندنەوەیە چۆنی؟ وڵای لەخوای بەزادە باشم. باشی؟ ئەرەوەڵا. چی دەخوێنیەوە؟ وڵای زیاتر کتێبی ئاینی و ڕۆمانەکان و ئەو شتان. ڕۆمانێکت خوێندوتەوە؟ وڵاهی هێندە لە مێژنێ دەستم کردو بە خوێندنەوە، بەڵام یعنی بڵێم نازانم چۆن. مادەم سەرەتای دەست بە خوێندنەوە کردووە، خوێندنەوە چی پێبەخشیوی لەو سەرەتایەوە وە چێژێک لێبینیوە؟ وڵا چێژێکی زۆرم لێ بینیوە، هەوڵدەرم زیاتر بخوێنمەوە، وام لێ دەکا فێری چەندین شت بم لە کاتێکدا من گەنجم پێویستە فێری شت بم بۆ ئەوەی زیاتر لە داهاتوودا ڕۆشنبیر و ئەوانە دەرچم. کەواتە خوێندنەوە تاکێکی ڕۆشنبیر دروست دەکەوە؟ بەڵێ. وڵاهی بەعام هەموو جۆرە کتێبێک ئەخوێنینەوە، بەڵام زیاتر کتێبە ئاینیەکان. بۆچی زیاتر کتێبی ئاینی دەخوێننەوە؟ هەستەکەین لەم ڕۆژگاری ئێستا زیاتر پێویستە بۆ با بڵێن بۆ زیاتر خۆبەڕێوەبردن، خۆپاراستن لە کتێبی دڵخوازی تۆ کامەی ئەمڕۆ لە دوای دەگەڕێ؟ تیماری دڵان. باز دەچی دەکا؟ نەم خوێندوتەوە وەڵا، بەڵام بەنیازم بیکڕم و بیخوێنمەوە. باسی ئەم کتێبەیان بۆ کردو یان ئەی چۆنە بڕیارت دام کتێبە بخوێنیەوە؟ وەڵاهی تر پێویستم بوو. دوایین کتێب کە خوێنتەوە چ کتێبێک بوو؟ کتێبی چۆنێتی خۆبەڕێوەبردن بوو خوێندمەوە، باس لە خۆبەڕێوەبردن ئەکات لە ڕووی با بڵێن بەعام بەگشتی لە ڕووی سایکۆلۆژی و چۆن مامەڵە بکەیت لەگەڵ دەوروبەرت باس لەوە ئەکات. زۆر باشە. خوێندنەوە بۆ هەموو تاکێک گرینگە، ئەی بابزانم بۆ خانمان چەندێک گرینگە؟ بۆ خانمان زۆر گرنگە کە کتێب بخوێننەوە زیاتر خۆیان پێبەڕێوە بن و بتوانن خۆیان خانمان ئەرچی پەروەردەشیان هەر لەسەر شانە زیاتر لە پیاوان وایە بۆ بەڕێوەبردننی ماڵ و هەروەها بۆ پەروەردەکردنێکی تاکێکی باشتر و ڕۆشن بیرتر پێویستە خانمان بخوێنەوە زیاتر پەرە بەخوێنەوە بدەن. زۆر باشە. بابزانم ڕۆژانە چەند دەخوێنیەوە؟ وڵاهی بەپێی مەجال، بەڵام ئەوەی پێشمان بکرێت ئەیخوێنینەوە هەفتەی 2 بۆ 3 کتێب. زۆر باش. 2 بۆ 3 کتێب. زۆر باش. زۆر سپاس بەڕێزیت. سەرکەوتوو بنیە. زۆر سپاس بەڕێزیت. ڕۆژانە چەند دەخوێنیەوە؟ ڕۆژ ئەم بە خۆم تەڵەبەمە بێجگە لە دەرسەکانی خۆم ڕۆژانە بەلایانی کەم لاپەڕێک دوو لاپەڕ ئەگەر کەم تریش وێ هەردەی خوێنمەوە.
خوێندنەوە چ سوودێک دەبەخشێ بە مرۆڤ یان با بڵێم تۆ تاوکو ئێستا کە کتێبت خوێندی بێتەوە چ لێ ئیسفادە کردێت چ سوودێک لێ بینیوە خوێندنەوە مشکی ئینسانی دەکاتەوە لە بۆ ئەوەی کە بەردەوام لە نوێ بوونەوە بی پێویستە بخوێنیەوە. باشە من ئەگە بمەوێت دەست بە خوێندنەوە بکەم بەڕای تۆی خانم دەبێت چۆن بخوێنمەوە چ کتێبێک هەڵبژێرم لە کتێبە سەرەتایەکان دەست پێ بکرە مهم بۆ خوێندرێتەوە بخوێنێت. زۆر باشە دوایین کتێب کا خوێنتەوە چ کتێبێک بوو کتێبێکی پزیشکی بوو لەسەر نەخۆشی سیل. دەتوانم بپرسم چێ فێری خوێندنەوەی کردی لە خێزانەکەم بۆم هاوەیە باڵە کەوتو بنیا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. لەگەڵ خوێندنەوەیە چۆنی باش الحمد لله. عیبت نییە ینی چۆن ینی باشی خراپی ببي مجال لبروي درسي شمها حسب مجال. دەرسی با بڵێم دەرس گۆتنەوەت هەیە یان خۆت قوتابی ناخذ كتابي. بەگشتی لە هەفتەیەکدا چەند لاپەر دەخوێنیەوە والله عددي ديارني بس حسب مجالكم. مجالم تنبي أول اللي دخلني. زیاتر چی دەخوێنیەوە دياتر بابت آينكم. زیاتر بابەتی ئاینی بۆچی زیاتر کتێبی ئاینی دەخوێنیەوە والله لبروي استفادة زياتر لو عندكم وإنسان للروي ديني وزياتر شتي وردقري قناعتي من وين. دوایین کتێب کە خوێنتەوە چ کتێبێک بوو فاطمة. چ کتێبێک حەز دەکەی هەموو خانمێک بیخوێنێتەوە سوودی لێ دەبینێ كتابة كاني فاطمة عائشة لبو آفرة المسلمة هزكم استفادة باشتر. ئەمڕۆ چیت کڕیوە أو كتاب نكري. کڕیوە ويدرا كملا. ئەی بەتەمانی بەنیاز نییە ئەمڕۆ کتێب بکڕی نا والله. لبروي زورم هي لماري نمخين دي توم مزالم كم بوا. ئەوانەی مارێ دەبی بخینیەوە جەبێ بکڕی دەی سەرکەوتی سلامة السواس. دەڵێ بەشەکەی من پزیشیە بۆچی کتێبی ئاین دەخوێنیەوە بەخوای هەر هەتا ئێستاکە گەیشتمەوە منە هە لە دوو پزیشی غارمدا ئێستاکە ئەوە لە دوو بابەتی تەفسیر و تەجوید و عەقیدەکان دەخینەوە ئەگەر مەجالم هەبی. باش ئەو کتێبانە چەندێک وای کردیە لە ڕووی دەرونیەوە تۆ زۆر ئاسوودەبی دڵت پێ خۆش بێ ئەکید لەبەرەوەی ئەمە لە نەخۆشی نزیکین هەندێک شت هەیە خوای گەورە بە بیرمان دەینەوە هەموو ڕۆژێ لەبەر هەندێیانی ئەوانش قسانی کە لە نێو ئەو کتێبانەدا هەن کتێبە ئاینیەکان ئەو ڕستە بە سوودانەی لە نێو کتێبە ئاینیەکاندا هەن ئێوە بۆ نەخۆشەکان باسی دەکەن وڵای کەم خۆی نەخۆشەکان هەر مۆعجیزەی خوای گەورە نە پێمان پیشان دەدەن ئەمە لە نەخۆشخانەی شێرپەنجە داوام دەکەم یعنی ئەوانە هەر لوخۆیان مۆعجیزە نەخوای گەورە پێمان پیشان دەدەن. مادەم جێەکە دووە حساسە با بڵێم وازیەکی تایبەتە چەندێک هەوڵدا ئەو نەخۆشانەی دێن دڵیان بدێەوە ئومێدیان بۆ دروست بکەی بەخوای ئەمن بەشەکەی من دوورە بڕەگ لە نەخۆشی ئەمن بەشی تاقیگەمەوە بەڵام لەگەر ئەوەش عنی چی بە حکمی ئەوەی لە ئێوارانیش داوام دەکەین لەو کاتی نەخۆشەکان زیاتر دەبینی. بۆ ئێوەی خانم بە تایبەتی جگەلەوەی کە خۆشت دەوامت هەیە بۆ ئێوە قڕز نییە خوێندنەوەش بەرێ وڵای ینی خاستن ئەو ئافرەتانەی دوو دەوام دەکەن یان ماڵەوە بەڕێوە دەبن ئەکیید قورسایی هەیە بەڵام لەگەر ئەوەش بای ئەوەندەی ینی هەر مەجالێک دەبی لۆخینەوەی گرنگجی خوێندنەوە بە تایبەتی بۆ ئافرەتان بۆ خانمان چییە؟ وڵایی لە بۆ هەموو تاکەچی گرنگە بەڵام لە ئافرەت زیاتر لەبەرەوەی پەروەردەشی لەسەرە بە حکمی ئیش و دەوامیش ئەکیید چەند ئەتوو کتاب بخینەوە لەوانەیە هەڵسوکەوتە زیاتر دەگۆڕی تەعاملت لەگەڵ مۆزەفی لەگەڵ نەخۆشی لەگەڵ دەوروبەرت تەئسیراتی خۆیار هەیە. سوپاس. بالتأكيد بدڵنیاییەوە بۆچی؟ وەڵای لەبەر لایەنی ینی مێشتی منداڵ ئێستا لە سەردەما دەبینی مێشتیانی بە تەواوی گەشەی ناکە بە تەواوی ینی بە ڕادەی زۆر ڕادە بەدەر منداڵەکان مێشتیان ینی قەپات بووە
یعنی دەبینی منداڵەکە لە ئاستی مەسەن بنەڕەتیدایە هیچ شتێکی ئەوها نازانی هەتا بەخۆشم مەسەن مامۆستای زانکۆمە لە زانکۆیەکان ینی ئاستی و قوتابیانێک کە ئێستا جیلی ئێستانە تەماشیان دەکەم دەست و خەتیان زۆر زۆر ناڕێکە ینی بەڕاستی ینی بەداخەوە ئەو جیلە ئێستا مادەم خۆت مامۆستای زانکۆبی خاتونیش بی دەبێت زیاتر بخوێنیەوە بەڵێ بەڵێ بەتەکیدیەوە پێشتریش ینی زۆر زۆر لانی خوێندنەوە ئێستا لەبەر ئیش و کار و لانی ماڵەوە ئەوانە ینی لانی خوێندنەوەم کەمتر بووە بەس ئای محاول دەکەم منداڵەکانم ین لەوەی بێبەش نەبن زۆر بخوێنەوە بۆ ئێوەی خانم هەم خوێندنەوە هەم ئەرچی ماڵەوە هەم بەخۆشت ئەرکێکی دەرەوەشت لەسەر شانە خوێندنەوە تۆزێ زەحمەت نییە بەرێوەڵە زەحمەتە زەحمەت ینی کاتەچی تایبەتی دەوێ ینی بەخۆش زۆر هەوڵی دەوێت کە بەخۆت بەبیرە خۆت بینیەوە خوێندنەوەی لەبیر نەکە ینی زۆر زۆر گرنگە حەز دەکەم ینی خۆراکی مێش چییە لۆ مێشتی مرۆڤەکان بە عام و منداڵ بە تایبەت خوێندنەوە بۆ هەموو تاکێک گرینگە منداڵ گەورە بچووک پیا و ئافرەت بە تایبەتی بۆ ئافرەتان چەندێک گرینگە لۆ ئافرەتان زۆر بەڕاددەچێتوانم برێم زۆر زۆر گرنگە ینی بە تایبەتی ینی بەعام لۆ هەموو مرۆڤەکان چکەوە دەبین لەسەر شاشەی دەخینەوە چ مۆبایل چ ئایپات لاپتۆپ کە دەیخینیەوە هەز دەکەم یان لە مێشکت دەڕوە لە ناو مێشکت خەزن ناب بەوەی کە لەسەر وەرەقەی دەیخینەوە هەتا ینی هەستەکان یان هەندێک بەحس کرایە کە ئەوەی هەست پێ دەکەی دەست لێ دەی لە وەرەقەی ینی بەدەستی خۆت هەستی پێ دەکەی زۆر فەرقی هەیە لەوەی کە ئەتوو لەسەر شاشەی دەیخینەوە زۆر بە ئاسانی دەڕوە چ کتێبێکت خوێندەوەتەوە حەز دەکەی هەموو ئافرەتێک بخوێنێتەوە کتێبەکەی گرنگی سوورەتی بەقەرە دەکا گرنگی سوورەتی بەقەرە زۆر زۆر خۆشە تا دوسێ جاری هەتا بەسەری داهاتمەوە زۆر زۆر یعنی تام و چێژە چێبوو بە ئاسانی و بە سوچی هەزم دەبوو حەزت لێ بوو چەند جار دووبارەی بکەوە گرنگی سوورەتی بەقەرە کەواتە بە پێی قسەکانی تووبی هەز دەکەم زۆربەی خوێندنەوەکان کتێبی ئاینین بەڵێ ئاینی و زیاتر ئەوانی لایەنی هەتا هەندێک ڕۆمانم خوێنتەوە کە پێشتر دەمخیندەوە بەس ئێستا هەندێک ڕۆمان هەیە ها لایەنی تراژیدیا و ئەو شتانە باز دەکە هەز دەکەم عین دەرونی مرۆڤ هەندێک پێی تێک دەچی زۆر حەز ناکەم لە لایەنی ئەو لایەنە بخینمەوە هەز دەکەم زیاتر لایەنی دینی چونکە گەشببینی و تەفاعلی تێدایە لێ هەز دەکەم ینی زیاتر ئەو لایەنە بخینمەوە تا ئەوانش لێ ئارە هەز دەکەم ڕاگەیاندنی ئارە لایەنەکی مۆرکێکی دینی پێوە دیارە کە منداڵەکان لەسەر ئەو لایەنەی پەروەردە دەکەن بە شێوازێکی زۆر جوان ئەین شێوازەکەیان بەڕاستی زۆر جوان جێگای دەستخۆشیەتە لایەنی ڕەنکردنەکەیان لایەنی بەرگەکەیان منداڵەکان حەزیان لێ سلام علیکم علیکم سلام ناوت چییە باوەڕ کاکە باوەڕ ئەو ناوە خۆشە چیە ئەو ناوی لێ نای بوو داکرد ئافرین با بزانم ئەمڕۆ کتێبت هەڵبژارد و داکت بۆ هەڵبژاردیان خۆت بەخۆت لەگەڵ خوێندنەوە چۆنی باشی باش عافیە ئەی لەگەڵ قوتابخانەیە چۆنی ئەوش باش ئەی ڕەبی باش بی زیاتر حەزت بەو کتێبانەیە کە ئەمڕۆ هەڵبژارد و کتێبی ئاینین بەڵ زۆر باش چیرۆک دەخوێنیەوە بەڵ ئەی ئافرین چەندرت خۆشە و ڕۆداکە دەتو هینایتە پێشەنگای کتابی زۆر 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 ئەی ئافرین بەردەوام بە لەسەر خوێندنەوە باشە باش سەرکەوتوو دەبی ئینشاءڵڵا دەستت خۆش بێت بەس دیار لەگە قورئان و تەجوید و عەقیدە و ئەوانە زیاترەوەی ئێستا شاتوینە بزانین کتێبێکی ئەوە بێ سود بەخش بێ نییە کتێبی مەوجیزەی قورئانی بەڵێ هیچ چێیە وەڵی خدرنا و ڕێسا نازام شەروی ژێرنووسەکەی نازانمەوە بۆ خۆم تەئەکید بەبیرم نەما ئێوە ڕۆژانە چەند دەخوێننەوە وڵی ئێستا خۆمان قوتابینە لە مەدرسەی شەرعینە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر لە لقی عاجیەوە لێ قوتابینە بەهۆی وەیە زیاترها مەشغوڵین لەوێ دەرسەکانمان قورسە هەفتەی 2 ڕۆژ دەچین لەوێ زۆربەی دەرسەکان دەخوێنین ئەو کتێبە ئاینیانە ئەو خوێندنەوانە چ سوودێکی بە تۆی خانم گەیاند وڵی سوودی پێگەیان سوودەکە چییە ئەو کتێبانە هەم سوودیان بۆ دنیا هەیە بۆ دوا ڕۆژەیە تۆ فێری ڕۆشنبیری دەبی فێری سەقافەت دەبی لەو کتابە تا نەخوێنیەوە نازانی تۆ مانای ژیان چییە
خوێندنەوە بۆ خانمان گرینگە؟ والله یەکەم جاچکۆی خی گەورە دەڵێ نون وەلقەلەمی وما یەستۆڕۆنا دەڵێ یەکەم شتکە بە خۆشەویستی گوت ئیقڕە بوو بە خوێندنەوە بوو و نووسینیش سوێندی پێ خواردووە. ئەی چۆن گرنگینە خاستە بۆ ئافرەتان گرنگترە لە بەرۆی پەروەردەی منداڵ دای قوتابخانەیە. دای قوتابخانە. بەڵێ زۆر باش ینی خانمان دەبێت زیاتر بخوێن. زیاتر بخوێننەوە. تۆ لەگەڵ خوێندنەوەیە زۆر باشی؟ زۆر باشتم ئەلحەمدولیلا لە بەرەوەی لە خوێندنەوە ئەم بۆ پایە گەیشتم فەزلی خوای گەورەشە. چی دەخوێنیەوە زیاتر کتێبی ئاینی؟ هەری ئاینیەکان هەر هەوڵی کتابی ئاینی دەدەم. ناوی هەندێک کتێبم پێ برێ کات و خوێندیتەوە. واللهی جا ئاخەمی سەرەتاکانم زۆر بەمەستی مەلا ئەحمەد قامیشەیم خوێندێتەوە ژیانی پێغەمبەرانم خوێندێتەوە. ژیانی پێغەمبەران خوێندێتەوە؟ ئاری وەڵڵا. لە ژیانی وان چی فێر بووی؟ واللهی جا ئەو کاتی 25 ساڵ پێش ئێستاک ئەوانم خوێندێنەوە. چۆن چی فێر بوومە زۆر شت ئەگەر لەبەر ئەو شتەی وان نەبووە لەوانەیە ئەم ڕگای دینم هەڵ نەبژار لەوانەیە ئەمن سفوریەتم هەڵبژاردبایە. ینی کتێب ژیانی تۆی گۆڕی؟ ئەی زۆر زۆری هە بە خوێندنەوە ئەم ژیانم گۆڕدرا. بەس بە خوێندنەوە؟ بەس بە خوێندنەوە. ینی دەتوانین ئێمە بڵێن خوێندنەوە ژیانی تاک دەگۆڕێ. هەر زۆر ڕێک دەکاتە کەسێکی کە مرۆڤێکی کا یعنی عیلم قسەکردن هەموو شتێکت پێ دەدا. زۆر باشە. تۆ ڕۆژانە چەند دەخوێنیەوە؟ هەرمەجای ئەهام لەبەر ئەوەی ئێستا کا 2 ساڵ دەست مەرحەلە دوین لە مەدرسەی کولیە شەریعەی ئەگەر لە ماڵێ بخۆش 4 کوڕم هەیە هیچ کچم نییە بە پێی پێکنا ئەوەندەی کاتم هەبی ئەوەندە موبایل بەکارم خێرا ڕوو لە کتابەکان دەکەم. ئێستاش لە پێشنگای سلێمانیشی پێشنگەی نێودەوڵەتی بانکخوازیم کڕی زۆر کتابیشم لێوێ کرد بەس ئەوکان ببرنا تەوحیدم کڕی مامۆستا عەبدولقادری کوڕەکەی خۆی. ببوورە لەو مەجلیسانەی کە هاوڕێکانی خۆتان دراوسەکانە تۆ دەتوانی زیاتر فەرموودە و ئاەتیان بۆ باز بکەن؟ چەند حەدیثم لەوێ چەند سوورەتە گچکەکانیم بە کوردی و عەرەبی ئەلحەمدوللا ئەم باوەکو بەخوا لەناو تازیێشتی دەستمە کۆڕ و کۆبنەوە ئەوە یعنی بانخواز ئەلحەمدوللا بە بۆ خوێندنەوەکەش فەزڵی خوای گەورێ دەنا خوێندەوارەکەم پۆلی پێنجی ابتدایم خوێندیا بەس بە خوێندنەوەی ماڵە ئەوهام لێ هات. خۆ سەرکەوتوو بە قوربان دەست خۆش بکاکە. سەلام. خۆ لەگەڵ خوێندنەوەیە چوونی؟ والله الحمدلله باش. چەند دەخوێنیەوە ساڵانە؟ واللهی بە پێی کات. لە ساڵێکدا بەگشتی دەکاتە چەند کتێب؟ واللهی دیاری کراوە نییە. ئەی ئاگە کورتتری بکەینەوە لە مانگێکدا کتێبێک دەخوێنیەوە؟ والله زیاتریش لەوانە. جگە لە کتێبی یاسایی کتێبی دیکەش دەخوێنیەوە؟ بزەبی ئاینی کۆمەڵاتی زانستی. باشە کتێب بۆ خانمان خوێنەوەی کتێب بە تایبەتی بۆ خانمان چەندێک گرینگە؟ زۆر گرنگە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی زۆربەی پەروەردەی وشت لەسەر ئافرەتی. لەبەر زیاتر لایانی پەروەردەیان لەسەر شانە؟ بەڵێ. لەگەڵ خوێندنەوەیە چۆنی؟ وڵا لە خوای بە زیاد بێ تا ڕادەیەک باشم بەس زیاتر بۆ کچەکەم زۆر حەزی لێ لەبەر خاتری ئەو هاتووم نابوو خۆشم زۆر حەزم بە خوێندنەوە دێ یعنی کتێب خۆشەویستترین شتە لە لای من. کتێب خۆشەویستترین شتە لەلات؟ بەڵێ ئەرێ لەبەر چێ؟ وڵی نازانم یعنی هەر هەست و سۆزت دەگۆڕێ چێژی تایبەتی هەیە لە خوێندنەوەدا یعنی ئینسان ئەگەر هەڵسو کەوتێکی ناشیرنیشی هەبێ لە کاتی خوێندنەوەدا دەتوانین لە کتێبەکاندا بیگۆڕی بۆیە کتێبانەوە بیگۆڕی. باشە ڕۆژانە کتێب دەخوێنەوە یان هەفتانەیە بە پێی کاتە چۆنە؟ وڵی بە پێی کاتە زیاتر جاری وایە هەفتەی جارێکە توزانام یعنی کەمترە زۆرترە بە پێی مەجالە. کتێبێک زیاتر دەخوێنیەوە؟ واللهی کتێبەکانی کتێبە قەدیمیەکان ئەوانەی مامۆستا حەبیب محەممەد سەعید ئەوان زۆر بەلای منەوە زۆر کتێبێکی خۆشن ئەوانەی تەفسیریش چاپی تەفسیر زۆر خۆشن یعنی جا ئێستا بیزەبت زۆریان هەن بەس لەو کاتەیدا هەمویانم لە یاد نییە. بۆ خانمان چ کتێبێک زۆر گرنگە بیخوێننەوە کە حەز دەکەی هەموو خانوێک بخوێنێتەوە کام کتێبەکە خۆت خوێندیتەوە؟ واللهی کتێبی ژیان نامەی پێغەمبەر و هاوڵانی ئەوە زۆر گەورەیە یعنی ئەگەر چووی لە سەری دانیشت یعنی باوەڕ کە ئەگەر
مەجالت هەبێ و نەبێ ئەگەر چووی ژیانی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی تام و چێژێک ئەوەندە تایبەتی تێدایە ئەگەر دەستت بە خوێندنەوەی کرد ناتوانین دەستی لێ هەڵگری زۆر زۆر تام چێژێک تایبەتی هەیە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بینیم بە دوای کتێبا دەگەڕێ دەبێ حتمما لەگەڵ خوێندنەوەشە تۆزێک هەر باش بی. الحمد لله باشي. یاخۆ باش بی. سلامة بي. ئێستا چ کتێبێکی دڵخوازی خۆت کڕیوە؟ والله باشا الحمد لله عندك ما قريوة. لە چ بوارێکە؟ عين. هر زياتر عين. چەندێک سوودت لە کتێبە ئاینیەکان دیتووە؟ والله زور. زور استفادة ما كردوا الحمد لله. بەتایبەتی کام کتێب زۆر ئیسفادە لێ کردیا وای کردو ئێستا بە دوای کتێبی دیکەش دابگەڕێ؟ والله زياتر كتابة كان يعني ها يستل لقر سردم يعني كتابة كان براستي زور. خوش انت متسجد بيدا بخشي يعني كاتي دي خويني ولي بيزار نابي حسبته. کاتێک زیاتر دەخوێنیەوە؟ والله ببي كاتا كان يعني كاتم هبي زيادة يعني. شەوان بەیانیان دوای نیوەڕۆ. والله هندك جاري وابسي شيء خوندو متوا ها كاتي خوكم او ابو الحمد لله يعني دستم بيك كردوا ببي كاتا كان. کاتێککە قوڵ دەبیەوە لەگەڵ کتێبەکان خۆت دەبی ئەکتەرێک لەناو ئەو کتێبەیە. راست والله كتاب زور خوش انسان كاتي كلبوي يعني توينا خينوي كتاب كاستفادة ليكر ان شاء الله استفادة بدورو بري شدقين يعني الحمد لله لبواريا بخو ما استفادة ما كردوا هول ما داوا سود ما هبي لبو دورو بري ان شاء الله. ئەوانەی کە کتێب ناخوێنەوە چیان پێ دەڵێ بەتایبەتی ئەو ئافرەتانەی کە تاکو ئێستا حەزی خوێندنەوەیان بۆ دروست نەبووە تۆ چیان پێ دەڵێ وەکو خوێنەرە؟ والله داني دەکەم بخوێنەوە بەڕاستی لەو سەردەمی ئێستا لەم جەنجاڵی ناو سۆشیال میدیا دوور بکەونەوە. دوو دێر ڕۆژانە دوو دێر لە کتێبی بخێنەوە زۆر بەسووترە لە 5 ساعتی ناو سۆشیال میدیا. يعني ئەو سۆشیال میدیا بەڕاستی ئێستا يعني زاکرەی ئینسان تێکداوە يعني ئەو کتێبە کە دەچێ ناوێ هەست بەبوونی خۆت دەکەی. حەز دەکەی یعنی ئەتوو بوونت هەیە بەڵام لەناو سۆشیال میدیا بزر دەبی بەڕاستی بۆ داوا لە خوشکان دەکەم زیاتر کاتیان بە خوێندنەوە دوور بکەونەوە لە سۆشیال میدیا. کاتێک کە دەخوێنیەوە ئارامگری لەسەر خۆی زانیاری زیاد بووە؟ بەڵێ وڵا زۆر یعنی کە کاتی دەخوێنێەوە هەست دەکەیت کەسێکی نوێی بەڵام کە لە دوور دەکەی لە خوێندنەوە عنی کەسێکی وەکو بڵێم چۆنە عنی حەز ناکە یعنی ئەتوشتی نوێت هەیە بەڵام کاتێک کە دەخوێنێەوە هەز دەکەی دووبارە دەست دەکەی و بە ژیان عنی زۆر ڕۆژانە کەشتی نوێ دەخوێنێەوە هەز دەکەی بە کاری نوێ شتی نوێ ئەوانە زۆر گرنگە بەڕاستی. ماڵەوە کتێبت زۆرە؟ والله الحمد لله هەر جاری هاتبم هەر دەیکڕم. ئەرێ وڵا هەمانە الحمد لله. خۆت دەیخوێنیویان لە ماڵی خوێنەری دیکەشتان هەیە؟ والله هەمانە الحمد لله منداڵەکانم دەخوێنەوە تەڵەبەمان هەیە الحمد لله عنی هەمان حەزمان لە خوێندنەوەیە. کتێبەکان تەنها بە کوردی دەخوێنەوە یان بە عەرەبی و ئینگلیزی؟ والله زیاتر عەرەبی و کوردی بە زیاتر کوردیەکەی عەرەبیەکەشمان هەیە الحمد لله لە بۆ دەرزوتنەوە زیاتر عەرەبیەکان بەکاردێنم ها لە بۆ شەرح و شتانە بە زیاتر لۆ خوێندنەوەی ڕۆژانە کوردیەکانیش استیفادەی زۆرن. وەتا پرسیارمەوەیە خوێندنەوە بۆ هەموو تاکە گرینگە بێگومان چەندێک بۆ خانمان گرینگە؟ وڵی بۆ خانمان بڵێم زیاتر گرنگترە چونکە خانمان بە خۆیان و ئەوە ماڵیش لە ژێر دەستیانە منداڵەکان پەروەردەکردنی منداڵەکانیان لە ئەستۆیە کەواتە خانمان دەبی زیاتر خوێنەر بن زیاتر خۆیان ڕۆشن بیر بکەن زیاتر عیلم بەدەست بن لۆی پەروەردەیەکی جوانی منداڵەکانیان بکەن. ئەگەر پیا و پێویستە بخوێنتەوە تەنها لە بۆ خۆیتی بەڵام ئافرەت لە بۆ نەوەکانی و منداڵەکانیشی مەدرسەیە ئافرەت مەدرسە زیاتر پێویستە بخوێنتەوە خۆی شارەزا بکاتە. پێش ئەوەی یعنی کە بتا منداڵەکەم پەروەردەکەم خۆم پەروەردە بکەم لی تێ بگەم کە تێگەیشتم و تەواو شارەزا بووم ئەو پێویستی بەچە سەبرە دەتوانم ئەویش یعنی پەروەردە بکەم و بەو نوعی
کە هەم خی گەورە پێی خۆش بیتن هەم لە مشتەمەعی مەش یعنی ڕێگە پێدراوی باش بی. یەک شتی زۆر جوان ئەو ڕستەیە بگوتیە من دەمەوێت کتێبێک بکڕم سەرەتا خۆم بە جوانی لەو کتێبە حاڵی بم و پەروەردە بم پاشم بۆ منداڵەکەم. بۆچی دەتەوێت خۆت لە کتێبەکە حاڵی بی ئینجابی دێ بە منداڵەکەت؟ آخر ئەگەر بەخۆم تێنەکەم کو بتوانم ئەو تێبگەینم دەبی سەرەتا بە خۆم تێگەیشت بم بزانم ئەمن لەسرم پێویستە چ بکەم چۆن ئەو منداڵم تێبگەینم ئەو جایانی بتوانم سەبرە ڕێنماییەکانیش بۆ بدەم. وەکو خانمێک پێم بڵێ کتێب خوێنەوە بە تایبەتی بۆ خانمان چەندێک گرینگە چەندێک زەڕورە بە تایبەتی لەم ڕۆژگارێکی ئێستا ئێمە تێدا دەژین. واللهی ئەوەندەی کە یعنی خانم بتوانیتن بە گوێری ئەو کاتە و مەجالێکە هەیتی زۆر ئیسیفادەی دەبیتن نەتوانی ئێستا ئەلحەمدولیلا پۆدکاستی زۆر هەیە ڤیدیۆی پەروەردەی زۆر باشەیە لەو وەختانێک کە مەجال نییە دەتوانی بە گوێگرتنیش تاویزی ئەو ئیشە بکەیەوە. کەواتە دەتوانین بڵین بۆ هەموو خانمێک بە تایبەتی بۆ هەموو دایکێک گرینگە کتێب بخوێنێتەوە و کتێبیش هەڵبژێرێ بۆ منداڵەکەی بهێنێ بۆ پێشەنگا. ئەمن بەڕاستی یعنی ئەو ڕۆکە گوتم لەوانێک کتابی ئەوەندە زۆر نەکردم بەس حەزم لێ بە کوڕەکەم کە عمری گچکەشە تم سەبرە فێربی ئەو جوانە ببینیتن بزانی ینی کە لەگەڵ دنیای سوۆشیال میدیا و ئەو جوانەی دیکە ئەو جوانەش هەیە کە پێویستە سەبرە لەگەڵی ڕابێ و فێربیتن لەگەڵی گەورە بیتن. بەخۆت لەگەڵ خوێندنەوەیە چۆنی؟ بەخوای تقریبان دەبێ ڕازگۆم باش و خراپ بە جێری ئەوەندەی کە مەجالم هەبیتن دەخینمەوە ئەوەی دیکە محاول دەکەم بە گوێگرتن تاویزی بکەمەوە. دەخوێنیەوە؟ واللهی زیاتر ئێستا ئەوەندەی هەوڵ دەدەم ئەو کتابانەی کە لە بۆ پەروەردەی منداڵی زیاتر حەزم لێ ئەوانە بیتن و بەعامەتەنیش یعنی زیاتر ئەوان کە تەسیر لەسەر بەرنە کەسایەتی و شخصیەتی خۆم دەکاتن ئەوانە زیاتر. لە کێوە ئاوا دەخوێنیەوە؟ الحەمدلله وڵی لەوەتی فامەکەم لەوەتی کە ئازانم دنیا دیدەی بەوە نیە کە تو هەر شتێک بە چاو ببینی ڕەنگە کتێبێک دێ هاشتی بە سووتری تدا بلەوە کە زاریەکەن تۆ گوێ لە کەسێک ئەگری حتمما کتێب سوودی خۆیان لەڕێگە کتێب بۆ ئەزمموی کەسانی دیکە وەردەگری کە ساڵانێکە ئەزمموی ژیانیان کردو تۆ لە دووتێ کتێبەکە ئەو ئەزممو ناخوێنی؟ ئەکید ئەوەی کە کتێبێکهێنێ حتمما هەر کەسێکە تۆ توانێت گوێ لێ بیرێ بەڵام بنووسین بە نووسەرەکەەوە ئەوەی کە تۆ کەسێک گوێ لێگری حتمما ناکاتەوە کتێبەکە. ڕۆژانە چەند دەخوێنیەوە؟ ڕۆژانە الحەمدلله ئەگەر نەگێتە 100 پەڕ 50 پەڕ خوێنمەوە ئەگەر تەسیری خوێندنەکەم نەبێ زۆر. لەو کتێبانەی کە تا ئێستا خوێندیتەوە تو زۆرە کتێبێک زۆر سوودت لێبینیوە زۆر دڵت پێ خۆش بووە؟ بە ئەکید دینی تەنها دینی ئەوەی کە لە دینە هەیە کتێبی دینیە زانست ناتوانێت بگەێنێ بە حقەت. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لەو سەردانیکەرانەی پێشەنگای کتێب بوو لە شاری هەولێر بە تایبەتی و خانمانەی کە گفتوگۆمان لەگەڵکردن بێگومان خوێندنەوە بۆ هەموو تاکێکمان گرینگە بە تایبەتیش بۆ خانمان چونکەوان پەروەردەکردنیان زیاتر لەسەر ئەستۆی ئەوانە لەسەر ئەرشیوانە و کاروباری ماڵەوە و منداڵ زیاتر پێوەستە بەدایکیەوە بۆی ئەگەر منداڵێکی ئازا و دلێر و بێر و زیرەک بتەوێت دەربچێ دەبێت دایکێکی خوێنەر و چاڵاشی هەبێتن. بۆیە خانمان زۆر گرینگە گرنگی بە خوێندنەوە بدەن بە خوێندنەوە ئاستی زانین و زانیاریەکانت زیاتر دەکەیت تێگەیشتنت زیاتر دەبێت کەسێکی ئارامگرتوور و لەسەر خۆت دەبی خاوەنی خێزانێکی بەختەوەرتر دەبێت. ئەگەر ئەمڕۆ خێزانەکان بەدەست ناڕەحەتی و گرفتی زۆرەوە بناڵێنن تۆ لە ڕێگای خوێندنەوە دەتوانی چارەسەری کێشەکانی خۆت بکەین. دەزانی خەڵک لە ڕابردوودا چ کێشە و گر و گرفتێکی هەبووە خێزانەکان چۆن شکستیان هێناوە تۆ ئەو ئەزمونانەی کە لە نێو کتێبەوە نووسراوە لە ژیان تا دەیخوێنی و ئەزمموی دەکەی و دەزانی ئەمە ڕێگاکانی شکستە و ئەمە ڕێگاکانی سەرکەوتنە و ئەمە ڕێگاکانی خێزانی بەختەوەرە و منداڵێکی باش و چاک بەم شێواز و بەم زۆرە پەروەردە دەکرێت. بۆیە گرنگی بە خوێندنەوە بدەن تاوەکو لە ژیاندان
بخوێندنەوە ئاستی معریفەت و ڕۆشنبیریتان زیاتر دەبێت تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.